بەڵێ سلااوان لێ بێم کاتتانش لە ڕاستیە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕوونە تایبەت بۆ هێرشانەی کاکرێتە سەر بنکە و بارەگەکانیان چی بۆ سەر هێزەکانی ئەوان چی بۆ سەر بنکە و بارەگای هێزی هاوپەیمانان بەگشتی لە ناو عێراق و لە شوێنەکانی دیکە کە بە هەرێمی کوردستانیشەوە ناڕزای خۆیان بەتوندی دەربڕیوە هەر لە قۆناغی یەکەمە تایبەت بە دوایین هێرش بۆ سەفرۆکەخانەی هەولێر کە بە فۆرمێکی نوێ بوو لە ڕێگەی درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکتر قەلەقی و نیگەرانی خۆیان پیشانداوە بە هاوبەش لەگەڵ ئەو وڵاتانەی کە هێزی هاوبەشیان لەو خاکی عێراقا هەیە و لە کوردستانە هەیە ناڕزایی و گلەیی خۆیانیان جارێکتر دووپات کردەوە بەڵێنی ئەویان داکەوان یەکگرتوون بۆی ڕوبەڕووی هەر مەترسیەک بنەوە کە بەژەوەندیەکانیان یاخود پێگە و بنکە و بارەگەکانیان بخاتە مەترسیەوە کە بێگومان لە ئێستا و سیاسەتی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە جۆرێک لە شفت بوون و لە گۆڕانکاری تایە بەرچاوە بینرێت چێت لە عێراق لە ئەفغانستان لە بەشێکی تر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیای ئەویش کەمکردنەوەی هێزی فیزیکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لە بەرامبەرە جێگۆڕ پێکردنیان بە سیستەمی تەکنۆلۆژی نوێ چ بە لە ڕێگەی سیستەمی دژە موشکیەوە بێت چ لە ڕێگەی درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوان بێ و هاوکات لە ڕێگەی ناردنی هەنەجار فڕۆکەی بۆمبەری گەورەی B52 کە تەنها لە سەردەمی ئەم سێ مانگی ڕابردووی بایدنا زیاد لە چەند جارێک بینیمان ئەم فڕۆکانە هاتنە سەر ئاسمای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەڕانەوە بۆیە بێگومان ئەمەی کە لە ئێستا کاری لەسەرەکەن لەگەڵەوەی کە لە هەفتەکانی ڕابردووە گفتوگۆی نوێ یاخود گەڕێکی نوێی گفتوگۆی استراتیژی کە گرنگترین تەوەرتیا ئەو بوو کە عێراقیەکان داوایان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد هێزەکانی بکشێنێتەوە لە بەرامبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوان ڕەت کردەوە کە لە ئێستا بچنە ژێرباری ئەو کشانەوە و باسییان لەوە کرد کەوان جۆرێک لە زەمان و گەرنتیانەوەی کە هێزەکانیان یاخود ئەو دیبلۆماتکارەکان و میشنەکانی تریان لە عێراق و لە ناوچەکانی دیکە سەلامەت و پارێزراوە بێ بۆیە دڵنیایی بۆ دڵنیاکردنەوەی ئەوە چونکە ئەوان پێیان وایە هێزەکانی عێراق یاخود هێزی نیشتیمانی عێراقی لە ئێستا توانای خۆپاراستنی نییە و هاوکات دووکو بەشێکی تر سەرچاوەکان باسیەکەن هێزە کوردیەکانیش جۆرێک لە دابەشبوون و جۆرێک ناڕێکیان هەیە بۆیە ئەوان پێیان وا بوو کە یاخود پێیان وایە کە گرنگترین هەڵوێستێک یاخود گرنگترین گۆڕانکاریە کە پێویستکە ئەوەیە کە پێگەی خۆیان لە ڕێگەی سیستەمی نوێی تەکنۆلۆژیای جەنگیەوە بتەوتر و بەهێزترکەن لە ناوچەکان هاوکات باس لەوەکەن کەمە بەشێکی هێندەی مەسژناردنە یاخود بێزارکردنی ئەم هێزانەیە بۆی بچنە ژێرباری کشانەوەی ناچاری هێندە جۆرێک لە فشار و یاخود هێرشی جددی و مەترسیدار نی و بە پێچەوانەوە گەڕان ڕوبەڕووی هەر جۆرە مەترسیێکی جددی بنەوە ئەوە هەڵوێستیانە بێت کە بەرامبەر بەتایبەت پەیامەکان ڕوونە بەرامبەر بە ئێران و گروپە میلیشیاکانی ترە ناوخۆی عێراقا کە ئەم جاران بە تهدید مەبەستیان لە ئێرانە چونکەوان پێیان وایە کە هەموو ئەو تەکنۆلۆژیانە هەموو چەک و تەقمەنانەی لە ماوەکانی پێشوە بەکار هاتووە بۆ ترساندنی هێزی هاوپەیمانان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمویان پرۆدەکت و دروستکراوی حکوومەتی ئێرانی بوون لە ناوخۆی عێراقا بەکارهێنراوە. باشە هەردی سەبارەت با دەست بەکاربوونی بایدن لە سێ مانگی ڕابردوودا تا چەنەوە بەڵێنانی کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا دابووی جێبەجێی کردووە یاخود هەوڵی داوە بۆ ئەوەی کە جێبەجێیان بکات. جۆ بایدن یەکێکە لەو سەرۆکانەی کە کۆمەڵێک ڕیکۆردی تا ڕادەیەک پشکان لە هاتنە سەر حکمی وەکو بەتەمەنترین سەرۆک لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خاوەنی زۆرترین دەنگ و تەحەدایەکی زۆر گەورە بەرامبەر کەسایەتیە کە جمهورێکی زۆر و شعبێتێکی زۆری هەبوو و کەسایەتێکی پۆپۆلیست ناسرا بوو کە داناڵد ترامپ و بێگومان هەر لە دوای بردنەوەی بۆ خۆی قۆناغێکی نوێ لە سیاسەتا دەستی پێکرد لە ناوخۆی ئەمریکایە و جۆرێک لە شفت بوون لەوەی کە سیاست لە تویتەرەوە گوازرایەوە بۆ ناو کۆشکی سپی و بۆ ناو موەسەسە فەرمیەکان و توانین بڵێن ڕیکۆردێکی ترەوی شەوەیە کە زۆرترین بڕیاری ئیداری جێبەجێ کردووە لە ماوەکانی پێشووە بەشێکیان کە تایبەتە بە ناوخۆی ئەمریکا کە تەواوی ئەو بڕیارانەی کە دابووی لە ڕۆژی یەکەما بۆ ناوخۆی ئەمریکا جێبەجێ بکە لە کەمتر لە نیوەی ئەو ماوە جێبەجێ کرد ئەوەی کە تایبەت بە سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێ کە دیسان ڕەنگە ئەمە گۆڕانکاری و شفتێکی زۆر گەورە بێ لە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەویشەوە بوو کە بەپەلە کۆمەڵێک بڕیاری گەورە و گرنگی دەرکرد بەرامبەر بە کۆمەڵێک وڵات کە لە ئێستا چاوەڕە ناکرا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بچێتە ئەم کێبڕکێ ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتانە بەتایبەت کە لە قۆناغی یەکەمە بڕیاری داکە هاوکاری سەربازی پێفرۆشتنی چەکی سەربازی بە سعودیە بووە سێنێک ئەمە ساڵانە مەبلغێکی زۆر ئیسفادەی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە لە پێناو وەساندنی شەڕی یەمەناوە هاوکات سزادانی دەوڵەتی تورکیا یاخود حکوومەتی تورکیا لە بەرامبەر کڕینی چەکی S400 کە لە ئێستاوە بڕیارە لە ڕۆژانی داهاتوو لە هەفتەی داهاتووە بڕیاری جێنۆساید ناسانی ئەرمەنەکانیش بخاتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە دوو بڕیاری گەورەی استراتیژیە لە کاتێکا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیا پەیوەندیەکی تون و تۆڵ و هەبوونی بنکە
شلیک و کۆمەڵێک گرنگی پێگەی جیۆپۆلیتیکی تورکیا وای کردبوو کە پێیان وانە بوو ئەمریکا لە هیچ قۆناغێکا بچێتە ژێرباری ئەم سەپاندنی سزانە لە ئێستاە و هاوکات دەتوانین بڵێن لە دوایین سزایەکە سەپاندنی سزایە بەسەر 32 کەسایەتی و یەکەی تایبەتی رووسیا و دەرکردنی 10 دیبلۆماتکاریان لە ناو خۆی واشنگتنە کە ئەمانە بەشێک بن لە پاشکۆی دەستگای هەواڵگیری رووسی و ناچارکردنیان بۆی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جێبهێڵن هاوکات لە دوای بەستنی دانووسانی ئالاسکا لە نێوان ئەمریکا و چینە ئەمریکا جارێکی تر کۆمەڵێک سزای سەپانەوە بەسەر کۆمەڵێک دام و دەستگای تەکنۆلۆژی و هەواڵگیری وڵاتی چینە و کۆمەڵێک بڕیاری گرنگی تر لە ناوچەکە کە دیسان لە دوایینیان ناتوانین بڵێن دیسان ناردنەوەی ئەو بڕە هاوکاری کە بۆ وڵاتی فەڵەستین کە بنزیکەی 235 میلیۆن دلاری ساڵانەیە کە ئەمە لە سەردەمی ئیدارەی داناڵد ترەمپ هاوسێنرا بوو و مەرجەکەی ئەوە بوو کە فەڵەستین بچێتە ژێربای ڕازیبوون بە بڕیاری ئاشتی سەدە بەڵام لە ئێستادا جۆ بایدن بەبێ هیچ مەرجێک جارێکی تر ئەم هاوکاری بۆ فەڵەستینیەکان ناردەوە یاخود جارێکی تر ئەم هاوکاریە بەردەوام بێ بۆ فەڵەستینیەکان بۆی یارمەتی خوان و بژانەوەی خوان ناوچەکە بکەن و لەناوخۆی عێراقیشا کە بێگومان یاخود بڕیارێکی تر کە تایبەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کە بۆ 11 سپتەمبەری ئەمساڵ تەواوی هێزەکانی ڕوا بڕیارە لە ئەفغانستان بکشێنەوە و هەرچی تایبەت بە عێراق ئەو دۆخەیەکە لە ئێستا باسمان کرد لە پێشترا کەویش باس لەوەکەن هێزەکانیانە کشێننەوە بەڵام لە بەرامبەرە تەکنۆلۆژیای سەربازی لە ناوچەکە زیاکەن بەگشتی بە شکلێکی گشتی لە ئێستاە کە دیسان جارێکتر نردنی کەشتی گەورەی جەنگیە بۆ ئاوەکانی دەریای ڕەش و ڕێگریکردن لە مەترسیەکانی رووسیا لە بەرامبەر ئەو هێزە زۆرەی کە لە سنوورەکانی ئۆکرانیا بۆ دژایەتیکردنی ئەو وڵاتە هەموو ئەمانە توانین بڵێن جۆرێکە لە سیاست یەگەرم دێڕێتەوە کەم جۆرێکە لە سیاستی نوێی ئەمریکا کە پێیان وایە ئەیانەوێت قۆناغێکی نوێ لە سیاستی خۆیان دەست پێ بکەن بۆ ڕێگریکردن لەو پێشکەوتنە گەورەی کە وڵاتی چین کردوێتی کە تەنها لە ماوەی هاتنی پێندامیکی ڤایرۆسی کۆرۆنا لە سا 18 ئابووری وڵاتەکەی بردۆتە پێشەوەیش بە دروستکردنی پەیوەندی دیبلۆماسی بەهێز و گەشەپێدانی کۆمپانیەکانیان و کەرتی تایبەتیان لە وڵاتانە بۆی ئەمریکاش هەنگاو بوو ئەوانێک کە لە ڕێگەی لە جیاتی هەبوونی بنکە و بارگای سەربازی گەورە و زەبەلاح و جۆرێک لە ناچارکردنی وڵاتان بڕیارە کە ئەمریکاش ئەم قۆناغەنەوەی دەست پێ بکە لە وڵاتانی هاوپەیمان نزیک بێتەوە لە ڕێگەی کۆمپانیا و کەرتی تایبەت و کۆمەڵێک بەرژەوەندی ئابووریەوە جیاواز لەوەی کە هەموو زەختەکە لەسەر عسکەری و بنکەی سەربازی ئەو بابەتانە بێت. سەبارەت بە گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکوتنامەی ئەتۆمی لەگەڵ وڵاتی ئێراندا هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا جۆ بایدن هەندێک کارتی فرێدا بۆ ئێران کە ئەوان ئامادەن بگەڕێنەوە بۆ ڕێکوتنامەکە و مەرجی خۆیان ڕاگەیاند لای خۆشەوە ئێران مەرجەکانی خۆی ڕاگەیاند لە ئێستا قسەکان لەسەر و بابەتە چی دەوترێت؟ بێگومان کۆبوونەوەی ڤێننا کە گرنگترین کۆبوونەوە یاخود نزیکترین کۆبوونەوەیە لە گفتوگۆکردنی نێوانم دوو وڵاتە هەرچەندە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەبوو و ناوبژیوان لە نێوانیان هەبوو بەڵام تا ڕادەیەک قۆناغێکی نوێ لە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامە دەستی پێ کردووە کە ئەم قۆناغە لە ئێستاە کۆمەڵێک هەنگاوی بڕیوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست پێشخەریەوەی کردووە کە بچێتە ژێرباری لابردنی کۆمەڵێک لەو سزایانەی کە بەسەر ئێرانەوە هەیە بە پلەبەندی و لە بەرامبەر ئێران بچێتە ژێرباریەوەی کە بگەڕێتەوە بۆ ناو ڕێکەوتنامە ئەتۆمیەکە پاکێجەکە هەمووی قبول کاکە لە چوارچێوە پاکێجا بێگومان چوونە ژێرباری سنووردارکردنی پیتانی یۆرانیۆمە بۆ ئاستەی کە ڕێگەی پێدراوە و ڕێگەدان بە دەستگانی و دەوڵەتیەکان بۆ پشکنینی بنکەی پیتانی یۆرانیۆم و بابەتە ئەتۆمی کە ئێران هەیەی و ئێران واز بێنێ لەوەی کە چیتر دنە و پاڵپشتی سەربازی و ئیداری و مادی ئەم گروپە میلیشیانە نەدا لە عێراق و سووریا و لوبنان و ناوچەکانی دیکە لە ئێستا ئەم قۆناغە تا ڕادێک لە نێوان ئەمریکا و ئێرانە بەرەو هێوربوونەوە چێ بەرەو هەنگاوی باشترە چێ بەڵام بۆی کە تۆ تا ڕادێک کار لەسەر تێکدانیان بابەتەیە کاویش واشنگتن پێی وایە کە ئیسرائیل لە ئێستا موقیفێکی خراپ و تێکدەرانەی هەیە هەر بۆیە لە دوێنێ لە بەشێکی زۆر لە سەرچاو هەواڵەکان باس لەوەکەن کە چەند جارێک واشنگتن پەیامی نردۆ بۆ ئیسرائیل بۆ حکوومەتی ئیسرائیل کە واز بێنێ لەم جۆرە لە تێکدانی پەیوەندیەکە یاخود گرژکردنی پەیوەندیەکانیان ئەمەش لە دوای ئەوەی کە بەشێک لە سەرچاو هەواڵەکانی ئیسرائیل لە ماوەکانی پێشووە باسییان لەوە کرد کە ئیسرائیل لە پشتی تەقینەوەکانی ئەم دوایانەی بنکە ئەتۆمیەکانی ئێران بووە و هاوکات بەشێکی تر لە وڵاتانی عەرەبی کە گەڕانەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی بە مەترسیە زان لە ئێسایەک و سعودیە و بەشێکی تر لە وڵاتانە ئەمانش بە جۆرێکی تر گلەیەکانیان یاخود دەتوانین بڵێن پرتەوبۆڵەکانیان بەرامبەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاترەکەوە داوای ئەوەکەن کە ئەمانش بێنە ناو ئەو کۆمیتەیە کە بەشێکە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئەمانش مەرجی خۆیان ناوچەکە جێبەجێ بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ وەڵامی پرسیارەکەت ئەوەیە کە کۆمەڵێک هەنگاوی جددی
نێراوە و هەردوو لایەن باس لەوەکەن یاخود ویستی گەڕانەوەیان بۆنە پاکێجی ڕێکەوتنامەکە پیشانداوە هەرچەندە لەگەڵەوەی کە ڕێکەوتنامەکە وەکوتم قۆناغی یەکەمی دانووسانەکان لە ڤێنا دەستی پێ کردو بەڵام تەنها دەستپێکە و ئەم دانووسانە بە کراوەی ماونەتەوە هەردوو لایەن لە ڕێگەی دیبلۆماتکارەکانیانەوە پاکێجی نوێ و هەنگاوی نوێ و کۆمەڵێک پرسی نوێ لە ناو ڕێکەوتنامە هاوتوێکەن کە پێچێت چەند کاتێکی تری پێویست بێ بەڵام سەرەتاکەی دەستی پێ کردو لە ئێستا هەردوو لایەن تا ڕادێک نەرمیان نواندۆ بۆ گەڕان لا سەردەمی دۆناڵد ترامپ پەیوەندیەکانی نێوان ئەمریکا وڵاتی سەعودیا ئاستێکی بەرەوپێشوونی باشی بەخۆوە بینی تەنانەت ڕێکوتنامەی بازرگانیش لە نێوان ئەو دوو ماڵاتە واژۆکرا بەڵام ئێستا دەبینرێت کە جۆ بایدن ئەو ئینتیمایی بۆ سعودیە کەمترە و لە ڕێگەی زیندووکردنەوەی پرسی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی لەلایەن پادشای خود باڵێن لەلایەن شازادەکانی سعودیەوە ئەمەش گرزی و ئاڵۆزی کەوتۆتە نێوان ئەو دووڵاتەوە دەمەوێت دەسەر پەیوەندەکانی ئەو دوو وڵاتە بزانم بایدن چی دەڵێت لە ئێستا پەیوەندەکان لە چه ئاستێکدان کۆمەڵێک کار هەبوو کە بایدن لە کاتی کەمپینی هەڵبژاردنەکانیان بڕیاردا بوو کە ئەجێندایەک لە ناو لە فۆرێن پۆلیسی خوا لە سیاسی دەرەوەی خوا جێبەجێ بکە یەکێک لەوانە وەسانی شەڕی یەمەن بوو کە پێیان وا بوو یەکێکە لە خراپترین شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لە گەورەترین قەیرانە مرۆییەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و باسی لەوە کرد کە پێویستە کۆتایی پێبێنین و لە ئێستا بە تەواوی بڕوای بەوە هەیە بایدن کە وەسانی شەڕ لە یەمەنا پێویستە بۆی کە سعودیە پڕچەک نەکرێ و ئەو درۆون و ئەو چەکە پێشکەوتوانەی کە بەشێکی زۆر لە راپۆرتە هەواڵگیریەکان باسێکن زۆربەی ئەو هاوڵاتیانەی لە ماوەکانی پێشوە لە یەمەن کوژراون بە هەڵەی سەربازی گروپە یاخود بە هەڵەی سەربازی حکوومەتی سعودیە بووە کە نانزانی و مامەڵە لەگەڵ چەکە پێشکەوتوانە بکەن و خەڵکێکی زۆریان کردو قوربانی کە تیا بنکەی تەندروستی و قوتابخانە و بەشێکی زۆر لەو ناوەندانە هەبووە بۆیە ئەمە ئەمریکێک بوو لەوە ئەجەندانەی کە بایدن بڕیاری دابوو کەم بابەتە بوەسێنێت لە قۆناغی یەکەما بۆ تا ڕادەیەک هێورکردنەوەی ئەم دۆخە بڕیاری دا کە چەک و ئەو مامەڵە سەربازیە کەلوپەلە سەربازیانە لەگەڵ سعودیا بوەسێنێ قۆناغی دووەم ئەوە بوو کە حوسیەکان کە گروپێکی تووڕەی میلیشیایی لە ناو یەمەنان کە ئەمان سەر بە ئێران بوون خراببوونە بلاک لیستەوە جارێکتر دەریان بێنێ بەمبەستی هێورکردنەوەی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە و هەوڵەکانیشی لە ئێستا بەردەوامە بەڵام ئەوەی کە هەیە بایدن دوو استراتیژی زۆر گەورەی هێناوەتە ناو سیاسەتی دەروی خۆی یەک هەر وڵاتێک ڕێز نەگرێت لە پرسی دیموکراتی ئەم دژی وەسێتەوە یەک وڵاتێک یاخود هەر یەکەو دامەزراوەیەک ڕێز لە دنگی ئازاد و بیرروڕای ئازاد نەگرێت بە پێچەوانەوە دژی وەسێتەوە کە لە ئێستا بۆ بابەتی جەمال خاشقچی لە سعودی هەڵوێستی هەبووە بۆ پرسی دیموکراتەکان لە مسلمانەکانی ئیغویر لە چاینا دەنگی بەرز کردەوە قسەی کردووە بۆ تەنانە بۆ ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان وەزارەتی دەروی ئەمریکا قسەیان هەبوو سەفارە و قوسوولەکانیان هەڵوێستیان هەبوو بۆیە ئەم دوو چەمکەش گرنگێکی زۆری پێدرێت لە ئیدارەی نوێی بایدنا و هەڵوێستەکانیان بەڕوونی دەرکەوتووە لەسەر چەند وڵات و چەند ئاستێکی جیاوازە.